ماوەی زیاتر لە 3 ساڵە کلینکی ژیان بۆ ڕاهێنانەوەی قوربانیانی توندوتیژی لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ کراوەتەوە و چەندین کەیسی گرفت و زەبرە دەرونیەکانی ژنانان و منداڵانی یێزیدی ڕزگاربووی دەستی داعش لە کلینکەکەدا چارەسەر کراون. چارەسەرکارانی دەرونیش باس لەوە دەکەن مانگانە لە کلینکەکەدا نزیکەی 30 کەیسی جۆرا و جۆر چارەسەر دەکرێن. منەکو چارەسەرکارێکی دەرونی لێرە کارەکەم. من کار لەگەڵ ژنانەکەم، ژنانی ڕزگاربووی دەستی داعش کە ئێمە لێرە چارەسەری بە دەرونی و جەستەیشەکەین. چارەسەرە دەرونیەکانمان عادەتەن پێکهاتووە لە 12 دانیشتنی گروپ، ینی بە گروپ ژنەکان دانیشین و مەنوەڵێکمانەیە کە کاری لەسەرەکەین و بامان شێوە 12 دانیشتنیشمان هەیە تاکیە کە هەر کەیسێک و چارەسەرکارێکی دەرونی خۆی هەیە بە تاکی کاری لەگەڵاکە. زیاتر چارەسەرەکانی ئێمە چارەسەری معریفی و ڕەفتاری ئەگرێتەوانێ لەگەڵ نەخۆشەکان. من وەک چارەسەرکاری دەرونی مناڵان لەگەڵ مناڵان ئیشەکەم بۆ ماوەی 2 ساڵە لێرە کار دەکەم لەگەڵ ئەو مناڵانەی کە تووشی زەبری دەرونی بوون. زۆربەی ئەو مناڵانەی کە ئەو دایکانەی کە دێنە ئێرە مناڵیان لەگەڵا لەبەر ئەوە زۆر تووشی ناهەمواری بوون لە ژێردەستی داعش، زۆربیان لە ژێردەستی داعش ڕزگاریان بووە و ئێمە لێرە چارەسەریان بۆ ئەکەین. چارەسەریەکانمان لە ڕێگەی چیرۆک خوێندنەوە بۆ ئەو مناڵانە لەسەر بارودۆخی خۆیان و لە ڕێگەی یاریکردنەوە لە ڕێگەی چارەسەری تەرکیزیەوە. سەرپەرشتیاری کلینکەکەش ئاماژە بەوە دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ کلینکێکی هاوشێوی کلینکەکەیان نییە و دەشڵێت تا ئێستا نزیکەی 1000 کەیسی جۆرا و جۆر لە کلینکەکەیاندا چارەسەر کراون و بەردەوام دەبن لە چارەسەرکردنیان. بەو پێی گەر ئەو کەسانە چارەسەر نەکرێن کێشەی گەورە بۆ خۆیان و کۆمەڵگە دروست دەکەن و شیرازەی بەشێکی زۆری خێزانەکان تێک دەچن. تایبەت بە ئێزیدیەکان دروست کراوە بۆ وانەی کە لە ڕزگاربووی دەستی داعشن و دواتر ئێمە لێرە عیلاجیان بۆکەین بۆ ماوەی 3 ساڵ و تقریبان چەند مانگێکە بێ بەشی کلینیکی ژیان کراوەتەوە. لێرە ئێمە ئافرەتانی یەزیدی دێن بۆ چارەسەر لێرە بن بە تقریبەی نزیکەی 1000 کەیس زیاتر لێرە عیلاجی کراوە لەلایەنی پزیشکی و لەلایەنی دەرونیشەوە چارەسەریان بۆ کراوە. دواتر ئەو کەسانەی کە دێنە لای ئێمە لە بارودۆخێکی دەرونی زۆر خراپان و پێویستیان بەوەیە کە بۆ ماوەیەکی تقریبا مانگێ بێ 2 مانگ بێ لە نێو ئەو ژیانە جەنجاڵ و ئەو ناخۆشیانی کە لە کەمپ هەیە و ئەو حاڵەتانی کە لەبێ هەیە دێنە ئێرە. ژنانی ئێزیدی ڕزگاربووی دەستی داعش ئەوانەی لە کلینکەکەدا چارەسەریان بۆ دەکرێت تەمەنیان لە نێوان 18 بۆ 6 ساڵاندایە. بڕیاریشە بە تەوابوونی سەرجەم کەیسەکان بینای کلینکەکە کە بینای خانەی بە ساڵاچوانی چەمچەماڵە بدرێتەوە بە بەڕێوبەرێتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ. شانبەشانی هەڵکشانی نەخۆشیە جەستەیەکان لە هەرێمی کوردستان نەخۆشی و گرفتە دەرونیەکانیش بەردەوام لە هەڵکشاندان. هەر ئەمە شوای لە دەستگا و سەنتەرەکانی تایبەت بەو نەخۆشیانە کردووە بەردەوام بیر لە ڕێگە و چارەسەری نوێ بکەنەوە بۆ کەمکردنەوەی گرفت و زەبرە دەرونیەکان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.